خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. دوایەوەی شەپۆلێکی بەفربارین هەرێمی کوردستان و ناوچە جیاجیەکانی گرتەوە وێڕای دڵخۆشی و خۆشحاڵی هاوڵاتیان، بەڵام کۆمەڵێک لێکەوتە لە بارینی بەفر هەیە بەهۆی ئەوەی کە پلەکانی گەرماتە ئاستی خوار سفر دابەزیون لە ناوچە جیاجیەکان. ئەمە وێڕای ئەوەی کە هەندێک لە هاوڵاتیان سوپاس بۆ خوا کە ئەتوانن بەهۆی ئەوەی تا ڕادێک ژێوی ژیانیان مستەقیرە وێنە لەگەڵ بەفرەگرن دڵخۆشی خۆیان دەرەبڕن، بەڵام بەشێک لە خێزانەکان تەنانەت بەهۆی ئەو سەرمایە و بەهۆی دابەزینی پلەکانی گەرما ناتوانن ماڵەکانیان گەرم بکەنەوە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان کەم تەرخەمی نواندووە و نەوت نەگەیشتۆتە هەموو شوێنێک و نەگەیشتۆتە هەموو ماڵێک، چۆن ئێمە وا بکەین مرۆڤ دۆستانە و وەکو پابندبوونێک بە دینی پیرۆزی ئیسلام و بە سەوابتەکانی خوای گەورە بتوانین چۆن هەرێکە و لە ئاستی خۆمان هاوکاری هەژاران بکەین و هاوکاری ئەوانە بکەین کە لە جیرانەکەت هاوڕێکەت کەسێک ئاگادار دەکاتەوە کە جێگەی متمانەیە بتوانین بڕێک نەوتیان بۆ دابین بکەین و بتوانین ماڵی ئەوانیش گەرم بکەینەوە. ئەمەوێ ئەم گفتوگۆیە وا لە ڕێگەی بانکخواز و خێرخواز بەڕێز حاجی کاروان کەمشە و میوانی پانۆڕامایە گفتوگۆی لەبارەوە بکەین، بەڵام بەرەوەی بچینە لای گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز حاجی کاروان لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانی کورسات نیوزەوە سوپاسیانەکەم کە ئەمانەوێت دوا زانیاری لەبارەی داخستنی ڕێگاکان، لەبارەی دەوام، لەبارەی ئەوەی کوێ مەترسیدارە، کەسێک کە قەستی ئەوەی هەیە بچێت بە شوێنێک بە چ ڕێگایەک بڕوات هەوڵەدەین لە ڕێگەی ژمارەیەک لەو پەیامنێرانەی کورسات نیوز زانیاری بۆ ئێوە بگوازینەوە. سەرەتاش ئەچمە لای سەلاح لە پارێزگای هەڵەبجە. سەلاح سڵاوت لێبێ، هەروەها پێشەواش ئامادەیە لە قەزای چۆمان. سەلاح لای ئێوە سەرەتا بۆم باسی ڕێگاکەم بکە، کام ڕێگای مەترسی لەسەر دوایی بۆم باسی پرسیینەوت و سوتەمەنی بکە. زانە هەر ڕێگای کە بچێ بەرەو ناوچە شاخاویەکان، چێ لە ڕۆژهەڵاتی هەڵەبجەوە بێت، چێ لە ڕۆژاوە بێ بەرەو ناوچەی نەورۆڵیەوە بێت، بەرەو کوڕی باڵامبۆوانەوە بێت، یا بەرەو سازان، بەرەو شنوێ، بەرەو بەفری میری، یاخود بڕوات بەرەو گریانە و تاوێرە و هاوار، یاخود لە ڕووی هەورامانەوە بەرەو ناوچە شاخاوەکانی هەورامان و لەردیوی شارەزورشەوە بەرەو سوورێن. هەموو ڕێگاکان خەتەریاتی لەسرە. هاتوچۆی هەڵەبجە، ئیدارەی پارێزگای هەڵەبجە داوا لە هاوڵاتیانەکەن بە هیچ شێوازێک ڕوونەکەنە ناوچە شاخاوەکان، چونکە بەفربارین بە شێوازێکی زۆر چڕ کە لە ماوەی ڕابردوودا 7 سەعاتی ڕێک بەفربارین ئەم ناوچەیە گرتبووە. ئەمەش ئاستەنگی لە سەدی هاتوچۆی بە تایبەتی لە ناو سنووری پارێزگای هەڵەبجەش دروست کردبوو. بە ئەمە وتەی سەرۆکی شارەوانیە کە هەمووی کەمتر لە 1 سەعاتە ئەم زانیارەی بە کورسات نیوزدا و ئەمڕۆ ئێمە لە بەیانیەوە تاوەکو ئێوارە لە ناو شەقامەکانی هەڵەبجا بوون و ئەومان بینی و بەردەوام پەیوەندیمان لەگەڵ ناحیەکانی سنووری هەڵەبجە بوو. ئەمان بینی کچە ئاستەنگێکی هاتوچۆ دروست بووە. لە بەیانیشەوە ڕێگا سەرەکیەکانی هەورامان کە بۆ نمونە گەر باسی شارەدەی تێوەڵە بکەین، ئەمڕۆ زیاتر لە مەترێ بەفرباریوە و ئێستا پلەکانی گەرما بۆ ژێر سفردا دەبەزێت. ئەم شەو 5 پلە ژێر سفرە. ئەمەش کاریگەریکی زۆر گەورە لەسەر کەشوهەوادا دەنێت و بەستن ڕوئەدات و کارێک دەکات کە ڕێگا چوونە ناو ڕێگا گەورەترین مەترسی بێت. هاتوچۆی هەڵەبجە داوا لە هاوڵاتیان دەکات کە بە حەزەرەوە ڕووبکەنە ناوچەی هەورامانیش و بەیانیش زۆر حەزەر بکەن، چونکە ڕێگاکان دەیبەستێت. پلەی گەرما وەکوتم ئەم شەو دادەبەزێت بۆ 5 پلە ژێری سفر. ئەو ناوچانە لێساداوە باشە. سەلاح ئەو ناوچانەی ئەو ناوچە سارد و سەرمانی کە باست کرد لەگەڵ ئەو سەرمایە لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما نەوتی پێگەیشتووە خەڵکێک کە نەدارە کە هەژارە چۆن ماڵەکانی گەرمەکاتەوە. باسی ئەو پرۆسێم بۆ بکەی بە کورتی سوپاس دەکەم. زانە لە سنووری شارەدەی تێوەڵە ناحەی بیارە خوورماڵ بەشێکیش لە ناحەی سیروان لە سەدا 90 ناحەی سیروانیش نەوتی وەرگرتووە. خۆشبەختانە لە وەرگرتنی بڕە نەوتی سپی سوودمەند بووە.
بە بەرمیلێکە بەڵام من بەرمیلە ڕەنگە کیفایەت نەکات بۆ خەڵکی ئەو ناوچەیە و چونکە وەرزی سەرما ئەم ساڵ زووتر دەستی پێکرد و ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو نەوتەیە کە پیان درراوە کۆتایی پێبێت چونکە پێویستیان بە نەوتی زیاتر دەبێت بەڵام ئەوەی کەماوەتەوە هەڵەبجەیە بۆ نمونە لە سنووری پارێزگای هەڵەبجە گەرباسی بکەین 21,000 خێزان لە هەڵەبجا هەیە ئەم خێزانانە پێویستیان بە زیاتر لە 6 میلیۆن لیتر نەوت هەیە نەوتی سپی ساڵی پێشووتر نەوت کە نەوتی سپی داهات هەڵەبجە لەلایەن حکوومەتی عراقی فدراڵەوە دابین کرابوو بۆ هەر ماڵێک بەرمیلێکی نەوت دەدرا بە ماڵەکان بڕی 50,000 دینار وەردەگیرات تا 54,000 دینار وەردەگیرا بەڵام ئەم ساڵ جیاوازە زانە یەک گرفت کە ئەمڕۆ ڕووی کرووەتە خەڵکی هەڵەبجە زیاتر لە 6,000 ماڵی هەڵەبجە ماوە کە لە بەشە وەرگرتنی سوتەمەنی نەوتی سپی ساڵی پێشوش سوودمەندە بۆ لەم ساڵدا ئەگەرم 6,000 ماڵە نەوت وەربگرێت جیاوازە ئەم نەوتەی وەرەگرێ یە حکوومەتی عراق نییە یە حکوومەتی هەرێمە و بە 50,000ش نییە ئەم جارە کە نەوت وەربگرێ بە 90,000 دینارە ئەمەش گلەی و گازندەی هاوڵاتیانی لێکەوتوتەوە نەوت پێشتر لە تا ناحی سیروانیش تەوزیع کراوە بە کەمتر لە 6,000 تەوزیع کراوە بەڵام ێستا کە تەوزیع ئەکرێت لە هەڵەبجە لە هەفتەی ئایندەوە دەست بە دابەشکردنی نەوتی سپی دەکرێت بۆ هەر بەرمیلێک بۆ هەر ماڵێک بۆ هەر یەک کارتی نەوت 90,000 دینار وەردەگیرێت ئەمەش بارگرانیەک لەسەر هاوڵاتیان دروست دەکات بەڵێ سەلاح سوپاس بۆ تۆ بۆ وێنەگرەکەشت بەیوام سەرماتان نەبێ سوپاس بۆ زانیاریەکانت پێشەوە سڵاوت لێبێ لە چۆمان ئەو ڕێگانەمان پێ بڵێ کە کام ڕێگایە داخراوە کام ڕێگایە بە سەڵک و مەترسیدارە و دوایی بۆمان باسی پرۆسەی دابشکردنی سوتەمەنی و هەژاران چۆن ماڵەکانیان گەرمەکەنەوە باڵێ زانە ئەو کاتەی ئێوە و بینەرانی کورسات نیوز باش من ئێستا لە چۆمانم پلەکانی گەرما دابەزیون بۆ ژێر پلەی سفری سیلیزی لە چۆمان ئەو ڕێگایانەی کە لە سنووری قەزای چۆمان بۆ گوندەکان سەرجەمی ڕێگاکان لە ئێستادا گیراون ڕێگای نێوان چۆمان حاجی ئۆمەران بە تەواوی ئەمڕۆ تاک و کات ژمێر 12 بەیانی تەواوی ڕێگاکە گیرا بوو هیچ هاتوچۆیەک نەبوو ئەگەرچی تیمەکانی ڕاماڵینی بەفر بە بەردەوامی لەسەر ئەو ڕێگایە بوون بەڵام بەهۆی خێرایی با و بەهۆی ئەوەی کە زریان و ڕەشەبایەکی بەهێز هەبوو لەو جادەیە بە خێرایی بەفرەکەی لەسەر جادە کۆ کردەوە نزیکەی مەترێک و 20 سانتیم بەفر لەسەر جادەکان کۆوە بۆ و تیمەکانی ڕاماڵینی بەفر نەیانەتوانی بە باشی ئەو ڕێگایە پاک بکەنەوە ڕێگای چۆمان سۆران کراوەیە ینی هاتوچۆ تێدا ئاسایی یا مەترسیدارە پێشەوە لە ڕاستیدا ڕێگای چۆمان سۆرانیش مەترسیدارە ئەمڕۆ دوو ڕووداوی هاتوچۆ لەسەر ئەو ڕێگایە ڕوویاندایە بەڵام خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە و دوێنێ لە ڕاگەیەندراوێکدا قایمقامی قەزای چۆمان ڕایگەیان کە ئەگەر زۆر زەرور نەبێ هیچ هاوڵاتیەک هیچ گەشتیارێک ڕوو لە سنووری باڵەکایەتی نەکات لە ئێستادا نەک هەر ڕێگاکانی باڵەکایەتی و گوندەکانی بەڵکو لەناو قەزای چۆمانیش سەرجەم ڕێگاکان ئاستەنجیان بۆ دروست بووە سەرجەم ڕێگاکان بەستەڵەکەن سەبارەت بە پرۆسی سوتەمەنی و خەڵک لەوێ بە تایبەتی و کەسانی نەدارن چۆن ماڵەکانیان گەرمەکەنەوە پێشەوە زانە ئەمەوێ بڵێم لە مانجینۆی ساڵی ڕابردوو ساڵی 2021 وەزیری سامانە سروشتیەکان ڕاگەیان کە لە یەکی دەی ساڵی 2021 بە شەنەوتەگەیان نەدانیشتوانی سەر سنوورەکان بەڵام لە ناوەڕاستی مانجی ساڵی مانجی 2021 بە شەنەوت گەیشتە ناوچە سنووریەکانی باڵەکایەتی بەو پێی کە ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکی شاخاویە بە زووی سەرما لێرانە دەست پێەکە لە وەرزی سەرەتای وەرزی پاییزدا لێرانە سەرما دەست پێەکە لە کاتێکدا کە نەوت بە درەنگ ئەگاتە خەڵکی باڵەکایەتی بە ناچاری خەڵک ڕوو لە داربڕینەکە ناوچەی باڵەکایەتی ناوچەیەکە دەوڵەمەندە بە دارستانی خۆڕسک بەڵام بەهۆی نەبوونی سوتەمەنی ساڵانە زیانێکی یەکجار زۆر بە هەزاران داری خۆڕسک لەم سنوورە ئەبڕێتەوە دارێک بۆ نمونە کە تەمەنی 50 ساڵە ئەی بڕنەوە تەنها توانی بۆ ماوەی 2 کاتژمێر خێزانێک گەرم بکاتەوە خەڵک لە چۆمان پێویستی بە 6 هەتا 8 بەرمیل نەوت هەیە
بە تایبەتی لە ئێستادا کە وەرزی خوێندنە ئەو ماڵانەی کە خوێندکاریان هەر خوێندکارێک پێویستی بە ژوورەکەی ئەوە بێ و ژوورە گەرم بکرێت بەڵام تەنها ساڵانە بۆ نمونە قەزای چۆمان وەک هەولێر حیساب ئەکرێت کە سارترین شوێنە قەزای چۆمان بە بەراورد لەگەڵ هەر شارێکی دیکە تەنها یەک بەرمیل نەوت دابەشەکرێت لە قەزای چۆمان. بەڵێ سوپاس پێشەوە سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی لەو بۆ زانیاریانە سوپاس دەکەم سوپاس بۆ هەردوو هاوکارم هەوڵ دەدەین لە ناوچەکانی تریش زانیاری وەرگرین ئەسمە لای بەڕێز حاجی کاروان بەڕێز حاجی کاروان سڵاوت لێبێ لەو نیعمەتانەی خوای گەورە کە بە فرباریوە بەداخەوە بەهۆی هەندێک کەم تەرخەمی و بەهۆی دابش نەکردنی سوتەمەنی بێگومان بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕەنگە نەتوانن ئەم شەو ماڵەکانیان گەرم بکەنەوە پەیامی بەڕێستان بۆەوەی بتواندرێت ئەگەر حکوومەتیش بارکی خۆی هەڵەستاوە بتوانین خێرخوازان ئێمە هەر کەسە و لە ئاستی خۆمان بەکەم بە زۆر بتوانین ماڵەکان گەرم بکەینەوە. بەڵێ سپاس کاکزانە سڵاوتان لێ بێستاو لە هەموو بینەران و هەموو کارمەدانی کورسات سپاس بۆ بەڕێستان وەڵاهی کاکزاناگیان ئەمە ئەوە هەمومانە زانین ئەوەی حکومت ئەرکی سەرشانی خۆی بەڕاستی بەجێ نەگەیاندووە لە مەسەری دابشکردنی سوتەمەنی کە بەداخەوە بەس من هەر معلوماتێک بۆ جەنابت و بۆ هەموو خەڵکی کوردستان بڵێم یعنی بۆ نمونە لە پاڵاوگەکانی کە لە کوردستان هەیە ینی بەس لە شەریکەی کار سێ پاڵاوگە هەیە ئێستا یەک پاڵاوگە ئیشەکات ئەو پاڵاوگەیە تەنانەت نەوتی کەرکووک و بنزین و هەموو ئەوانەی حکوومەتی عێراقی کە داوای لێکردو بە کاملی دابین ئەکا دوو پاڵاوگە بەداخەوە کارچەنە ئیشی منی ئێستا کە لە دەر بەڵام هەر معلوماتە بیدام ئەو دوو پاڵاوگەی گەر بکەوتنایەتە ئیش هەرو دوو پاڵاوگەی نەوتیان لە حکوومەتی کوردستان لە ناو کوردستان وەربگرتایە خۆیان بنزین و نەوتیان یعنی تەسفیە بکردایە گازیان تەسفیە بکرا نەوتیان دابش ئەکرد و بەبێ منەت و بەو پارێش کە خۆیان ئەیانویست هەر بە 50,000ەکەی حکوومەتی عێراقی بەڵام بەداخەوە ئەو دوو سەرچاوی کە ئەبن بە ینی مەسفان یا پاڵاوگەن ئیشیان پێ ناکرێت تەنها ئەوەندە نەبێ بۆ لایەنی تیجاری نەبێ بەداخەوە ئەگەر وا بواە حکوومەت ئەو پاڵاوگانی ئیلزام بکردایە چ لێرە چ لە دەڤەری ترکە لە بازیانەوە بزانم بەداخە ئەوان ینی ناتوانن بەو ئیشە هەستن ئەگەر وایان بکردایە ئەو خەڵکە ئێکواتێس من و تۆ دانانیشتین بمانوتای خەڵکی خێرخواز چی بکە بۆ ئەو خەڵکی کە ئێستاکە نەوتینێ بەچی خۆی گەرم کاتەوە بەڵام کە ئەوە ئەبین حکومت بەم حاڵەیە مەجبورین ئێستاکە من و تۆ دابنیشین بەو شەوە بڵین چی خەڵکی خێرخواز چی بکەن یعنی خەڵکی خێرخواز بەڕاستی خەڵکێکی خێرخواز هەیە پارەدار هەیە لەم کوردستانە خەڵکێکی ملیۆنیەری زۆر زۆر باش هەیە لەم کوردستانە یعنی ئەگەر هەر یەکە و ئەرکی سەرشانی خۆی بەجێ بگەینە بەرامبەر خەڵکی نەدار و نەبوونی ئەم وڵاتە واتە سەورەکەم ئەم دزستانیان پێێتی ئەپەڕێنن ینی عملیەکە زۆر زۆر ئاسانە ئەگەر هیچ نەبێ کاکزاناگیان ینی خەڵکەکان لەناو عائیلەی خۆیانە دەست پێ بکەن کێ نەوتی نییە کەس و کاریان برایان خوشکیان زاوایان ئامۆزا و خاڕۆزایەکیان ئەگەر هیچ نەبێ بە بەرمیلێکی نەوت تۆم من لای کەم مانگێک زیاتر کەمتر ینی عائیلەیەک خۆیە با بەڕێوە بۆ نمونە لە گەڕەکێکا دەوڵەمەندێکەیە کە ئەزانێت چەند فەقیرێکێ بۆ نمونە مزگەوتێک لە گەڕەکێکەکەی ئەم مزگەوتە پارە کۆ بکەنەوە لە ناو خۆیانە خۆ دەستە جەمعی کارێکی زۆر زۆر باشە بە تایبەتی ئەو منتەقانەی ساردن ینی من تەسەوڕەکەم هەر مامۆستایەک ئەو حەملێ بکە بە دامەزراندنی مەجلیسێکی ئیداری بە 3-4 کەسی ڕیسپی ئەو منتەقەیە بۆ فەقیرانی ئەو گەڕەکە خۆمەرجنی هەموو کەسێ پێی نەکرێت لەوانەیە لە گەڕێکێکە 10 بۆ 15 ماڵ نەوتیان بۆ بنەکریان 20 ماڵبی ئەو کاتە ئەو خەڵکە پارە کۆکەنەوە ئەتوانن فەقیری ئەو گەڕەکە ئەتوانن نەوتیان بۆ دابین بکەن یا لە گوندیەکەیان لە شوێنەکە ئەمە لە وەکو ئاستی ئەو بابەتە لە ئاستی تر خەڵکێکی دەوڵەمەندی زۆر باشمانێ پارەدارێکی زۆر مستەفید بووە لەم کوردستانە ئێستاکە بەڕاستی کەوتۆت واجبە لەسەر شانی بەهانای ئەم خەڵکەوە بێ ینی ئەمە لای خۆمان تا ئێستاکە توانیمانە جەنجارێ 50 عائیلە 100 عائیلە 200 عائیلە کۆ بکەینەوە هەین تەز من بەم ڕێکخراوە بچووکەی خۆمەوە وەکو سوالکەرێکم لێ هاتووە من بتوانم لێرە بۆ 800 عائیلە 850 عائیلە نەوت دابین بکەم بۆ خەڵکێکی تر ناتوانێ بۆ 100 عائیلێک 50 عائیلەیەکی تر دابین بکە لە ماوەی ڕابردوو بەڕێز کاک حاجی کاروان لە ماوەی ڕابردوو وتەبێژی یەکێتی وەبەرهێنەران باسی لەوە کرد کە 8,000 ملیۆنێر هەیە لە هەرێمی کوردستان ژمارەیەک لە ملیار لێریشێ ینی ئەمە 8,000 ملیۆنێرە حقیقەتە من نامەوێت بەڕاستی بۆ ئیتیجاها بێت کە بڵێن تەواو حکوومەتیشی خۆی کردووانە بەڵام کە ماڵێک سەرمای بوو من 1000 ڕەخ نەبگرم لە تەلەڤیزۆنەکەم لە سۆشیال میدیاکەم لەکوێ ماڵەکە سەرمایە بێ بەڵام مەسەلەن ڕەنگە هەوڵێکی جەنابەت مامۆستایەکی ئاینی وروژانێکی لە میدیاوە ببێتە هەڵمەتێک ببێتە هۆکارێک بۆ
گەرمکردنەوەی ماڵە هەژارێک ینی ئەم 8هزار میلیۆنێرە بەڕێز کاک حاجی کاروان نێنی ناتوانرێت ئەم کەم تەرخەمی حکوومەت پڕکاتەوە ئەم ماڵە هەژارانە گەرم کاتەوە کاکزانێمە حقشتی ڕاستەوەکەین ینی هەندێک کەس نەقد لە من و تۆ ئەگرێ ئەڵێن ئێوە بوون بە سەبەبی ئەوەی کە ئەم خەڵکە لەسەر مافی خۆی نێتە جواب ئەم خەڵکە هەڵنەسێ ئەم خەڵکە دژی حکوومەت ینی خۆپیشاندان نەکە ڕازی بوون بەم حاڵە ئێوە بوونەتە پاڵپشتێکی ئەم حکوومەتە بۆەوەی خەڵکی یعنی بێدەنگ بێ بەرامبەرم حکوومەت و دەسەڵاتە بەڵام ئەوە وانە یعنی تۆ خەڵکێک ئەوەی کە نەبوونە ئەوەی کە دەستکورتە ینی هەمووی یان ژنە بێوەژنە یا پەککەوتێ یا کورتە باڵا یان نابینا یان خەڵکێکی ینی بڵێن حەماڵی ئەکاکرێ کارە مۆزەفێکە مەعاشی بەش ناکەکرێت چییە ینی قوڕەکە بۆ ئەو گیراوەتەوە بارەکە لەسەر شانی ئەو قورسە بچم بارێکی تر بخەمە سەر شانی بێنمە سەر جادە سبینی ئەو شەق بخوا و کاکشم لە ماڵەوە بخۆی پاڵی داوەتەوە ینی ئەو بەم حاڵە ناکرێت ئێستاکە خەڵکێک کەوتۆتە ناو ئەزمەیەک ناو فەقیریەک ناو دەستکورتیەک ئێستاکە بەم زستانە خۆی بۆ گەرم ناکرێتەوە ینی باوەڕکە منم ڕۆ چوومەتە ماڵان خوا ئەزانێ یەک ئەلێم سۆبە نەبووە لە ماڵەوە یەک نیو جلیکانە نەود نەبووە ئەلێگەر کارەبای ڕئیسیەبی هیتەر پێکەین ئەگەرنا هەمووان بەتانیە دەینە خۆمانە بەتانی لە خۆمان ئاڵێنین یعنی دەیها حاڵەتی وا بووە بەخوا چوونێتە ماڵ خوا ئەزانێت داریان هێناوەتە ماڵەوە ئەیسووتێنن تا ببێتە غەڵوز بیبەنە ژوورەوە ئەمە ڕەنگە بە کارەساتیشی لێ بکەوێت لەبەرەوە کە لاکرێ ڕوویدا ڕوویداوە تەبعاً بێگومان کارەساتی لێکەوێتەوە جەخۆ کارەسات لەوە زیاتر چییە تۆ خەڵکێک ئەو تووشی نەخۆشی ئەبێ لە ماڵەوە ئەمە بەزانین چۆنە کاک زاناگیان باسەکە لەوەیە نابێ خەڵکی خێرخواست خەڵکی پارەدار ئەو خەڵکە خوا پێداوە چاوەڕی ئەو بکە حکوومەت بۆ نەیکرد حکوومەت نەیکرد تەواو ئێمە ئەزانین ینی ئەم حاڵی حکوومەتە لە وڵاتە ئاو هەیە ئێستاکە ئەم خەڵکە فەقیرە ئەم خەڵکە بێنەوتە چاوی لەم خەڵکە پارەدارەیە ئەم خەڵکە پارەدارش توانای هەیە ئەگەر هیچ نەبێ بۆ نمونە کاکزانە هەر دەوڵەمەندێک لای خۆی بڕیار بدە بۆ 100 عائیلەی فەقیر بۆ 10 عائیلەی فەقیر بە جۆرەی توانای خۆت من ئەتوانم یەک بەرمیل بکڕم بۆ نمونە ئەتوانم یەک بەرمیل بکڕم تۆ ئەتوانی دە بکری ئەو توانێت 100 بکرێ هەست کەس و بە جۆرەی توانای خۆی بۆ ئەم حملەیە هەستێت یان بە نەوعێکی تر کاکزانە حەلەبێ ئەویش ئەوەیە بۆ نمونە دەوڵەمەندێک بڵێ کاکە کورتە باڵەکان ئایدی من یەکێتر بڵێ خاوەن پێداویستی ئایدمیکێ بڵێ نابیناییکێ بڵێ بێ باوکان و مناڵە یەتیمەکان ئایدی من ئەو کاتە بەشبەشێک ئەبێ زۆر زۆر باشە بێت ئەم حاڵەتە ئەمە ئەتوانین ئەم ڕێگا چارەسەریە بۆ خەڵکێکی فەقیر بدۆزینەوە بەڵام تەبەقەی وەسەد ئەگەر هەرچی چۆنێ بێ ئەتوانێت بە مەعاشەکەی خۆی بەرمیلێک نەوت دابین بکات ئەتوانین بەم بابەتە بەڕێی من چارەسەرەکرێ بەڵێ کاک حاجی بەڕێزت وەکو جگە لە باخوازەکە خێرخوازیشیت مەسەلەن بنوکو ڕۆژنامە نووسێک سوپاس دەکەم بەڕاستی ینی کارەکان جێگەی دەستخۆشین مەسەلەن زیاترین تەڵەب کە ئێستا ڕوبەڕووی جەنابەت بێتەوە لە هاوکارەکانت کە ئەیهێنە بەردەمت تەڵەبی چییە؟ واللهی کاکزانە بە دەرەجەیەک نەوتە ئێستا ینی سەراحەتە نەوتیان بۆ ناکردی ئەرە وەڵڵا یعنی ئێستا بەڕاستی زۆر زۆر ئەو بابەتە زەرورە یعنی من تەمەنا ئەەکەم خەڵکی خێرخواز ینی لەوانەیە من بتوانم 1000 عائیلە کۆ بکەمەوە بەڵام لەوانە خەڵکە خێرخوازەکە ناتوانێت لەوانەیە کاکزانە بتوانێت لە دەوروبەر خۆی 100 عائیلە کۆ بکاتەوە بۆیە ئەو خەڵکە خێرخوازە ئەگەر بڵێ بۆم کۆ نابێتەوە ئێمە بۆی کۆکەینەوە ئەگەر لەوان نەک من هەر خەڵکێکی تر لەم کوردستانە کە جەمعیەک ڕێکخراوێکی خێرخوازی هەیە ئەسڵ وایە بۆ نونە پارەکە نەدا با خۆی بڵێ ئەوەندە عائیلەم بۆ کۆکۆ من ئەیدەم یعنی من لەم بینە بۆ ئەو ئاوارەکان زیاتر تقریبا ئەوەی من عفۆن بۆوانی کە تووشی زەرەر بوون لە مەسەلەی لافاوەکە یعنی تقریبا لایکەم بڵێ لایکەم بۆ 1000 عائیلە نەوتمان دابین کردووە ئەوانی کە لیان قەوماوە ئەمە خۆ دینارێک پارەی ئێمەیتیانی هەمووی ئەم خەڵکە خێرخوازەیە بۆیە بە هەمان حملە بە هەمان یعنی طریقە و ڕێگا هەمان ئەم خێرخوازە بەڕێزانە ئەتوانن لای خۆیانەوە بەڕاستی ئەم کارە دابین بکەن یعنی کاکزانە بەڕاستی تۆ ئیشارەت بە شتێکدا زۆر جوان بوو یعنی ملیاردێر لەم کوردستانە زۆر بووە یعنی بۆ ئیلا ئەزمەیەک ببێ ئیلا لافاوێک ببێ ئەو خەڵکە ئەو جاهیمەتێ بکە باشە خەڵکێکەی لە ڕووی نایە داوا بکە لە دەرگای فەقیر و هەژار بدە واللهی ئەمڕۆ یعنی باوڕەکەی پێشمەرگە بۆ لە داوامەوە تەلەفۆنی بە من کردووە لێ مامۆستا من وا لە دەوامم خێزانم تەلەفۆنم بۆ کات ئەڵێ من جلیکانێ نەوت نییە لە ماڵەوە ئەڵێ منیش لە داوام چی بکەم ینی من چی بڵێم لە تاوتمە کاکە برایەکت بنێرە بەشکو من بتوانم هەندێ نەوتت بۆ دابین بکەم آخر یعنی کاکزانە ئەمە بەڕاستی کارەستا لێرە من یەک شتێکتر بۆ بگەڕمەوە یعنی پێرێ پێشمەرگەیەک تەلەفۆن بۆ منەکەوە غەیری ماڵیشە پێشمەرگەی ئەلێ مامۆستا واللهی لەناو ڕەبایەمانە سۆبە نابێ پێ بکەیت لەبەرەوەی نەوتمان نییە یعنی بە هەفتەیەک کاکزانە شتی وا بوو بۆ پێشمەرگە یەک هەفتە یەک جلیکانە نەوت بکرێت دابین بکرێت
ئەخ وڵی جگە لە ماڵەکانی ئەوەیتەنم خەڵکە گلەی چی بکات بەڕات لەمە جگە لە ماڵەکانیان طبعاً کابرا پێشمەرگە فەقیرە بەڵێ ڕاستە یا من ئەوە میسالم بۆ تێنە ئەوە پێشمەرگەیە خۆی وا لە دەوامە مناڵی لێرە نەوتی نییە باوڕەکەی عائیلەیەک ئەناسم ینی لەبەر بێنەوتی چوونەتە ماڵە باوکیەوە ئەین بۆ ماڵ باوکی ڕۆیشتنە لێ نەوە ناتوانین نەوت بکڕین ئیتر لەوە زیاتر کاک حاجی کاروان ڕاستی کارەساتە ینی تراژیدی ترین و کارەساتترین ئەوەی کە خۆت بینی بێتێت یان بەها کار ڕوبەڕووی بەڕێستە بێتەوەکو خێرخواز و باخوازێک کامە بۆ مەسەلەن کاکزانە یەک لەو ماڵانە بوو کە ڕۆیشتین مەعاتن سەردانی ئەو عایلە یەتیمی و بێ باوکانە ئەەکەین خوازانەیە کە ڕۆیشتین ینی خوا بۆ خۆی ئاگەلەوە کە بە چاو بینیمان خوا ئەزانێ یەک جلیکانە نەوت نەبووە لە ماڵیان خوا ئەزانێ ئەو مناڵە بێ باوکە یەتیمانە هەمووی لە ژێر بەتانی بوون یعنی بەو سەرمایە لە ژێر بەتانی بوون ینی بەتانی لە خۆیان ئاڵان بوو دایکەکە سوێن قورئان وتی وەڵڵی مامۆستا ئەگەر کارەبا بێ من هیتەر پێکەم ئەگەر نەبێ نییە ئیتر لەوە زیاتر تۆ چی بەو مناڵە بری بەس زمانە ئێکارە باش خۆ ئەگەر هیتەر ببێ سێشی پێکەن خۆشتان نەزان بۆتە چل ئەمپێرە نازام چەندێکە ئێستاکە کارەبە بۆش ینی تەحمل ناکات تا حەدێ ینی ئەو مناڵانە تەبینی بەس زمانە هەمووی ینی ئەلەرزان لەسەرمە بەڕاستی ئەمە بەڕاستی کارەساتە من بەڕاستی گلەی چەندێک گلێم لە حکومەتەیە دا ئەوەنە گلێم لە خۆمەیە وەکو هاوڵاتیەک معقوڵە منی جیران منی مسلمان خۆم بە مسلمان بزانم جیرانەکەم ئاوا سەرمایە و لە ماڵەوە منیش یعنی سۆبەم هەبێ و کەیف خۆش بم و ئەزانم فەقیرێکی وای هیچی بۆ نەکەم بەڕاستی من سەیرم دێ ینی بۆ خەڵکێک لە گەڕەکێکە فەقیرێک شکەبن مناڵێکی هەتیوە پەککەوتەیەکە دەستکورتێکە نەخۆشی هەیە لە ماڵەوە کە ئەزانی 100% نەوتی نییە یعنی منم ڕێکی لەو عیلانە وتی وەڵی براکەم ئەزانێ من نەوتم نییە ئەیە کەچی بۆم ناکرێ هاتوۆتە ماڵۆێ بۆ سۆبە پێ ناکەیت وڵی برا من قەترێ نەوتم نییە غیرەتی نەبوو بڵێ کاکە بابچن جلیکانەی نەوتت بۆ بکڕم دەی باشە ئەم ئینسانە ینی غیرەتی دینداری ئینسانی کوردایەتی هیچ نەما بۆی بڕاستی بێمە ئەبێ بە دەمی یەکەوە بین ئەبێ خەم لە یەکتری بخۆین ئەبێ هەست بە ئازاری یەکتری بکەین ئەمە ئیشی ئەو کەسانەیە کە بەڕاستی خەڵکی خێرخوازن کە مەرج نییە وە گوتم پارەدار بێ ئێ باشە من لە جاتیەوەی دوو بەرمیلنەوت بۆ خۆم بکڕم ئەیکەمە بەرمیلێکی نەوت بەرمیلێک ئەیکەمە دوو بەش ئەیدەمە دوو عایلەی مناڵی بێباوک بۆ ئەوەی یعنی تۆزیێ بەم سەرمایە حاڵیان تێپەڕێ بەڵێ کاک حاجی لەگەڵ منەرەوە ببوورە ئەچینە ئامێدی لەگەڵ پەیامنێرمان هەم لەبارەی ڕەوشی جیران و سەختی ڕێگەوبانەکان هەم لەبارەی دابەشکردنی سوتەمەنی قساکەین پەیامنێرمان دڵدار عارفمان لەگەڵە دڵدار سڵاو لێبێ سەر تا پێشەوەی باسی سوتەمەنی بکەی باسی ڕێگاکانی ئامێدیم بۆ بکە کام ڕێگا مەترسیدارە کام ڕێگا سەختە کام ڕێگا مەترسی کەوتۆتە سەر بەڵێ کاک زانادەم باش هەروەک دیار بوومەوەی دوو ڕۆژانە پێلەکە بەفربارینی سنووری قەزا ئامێدیە بەگرتی هەروەک دیار بووستنی قەزا ئامێدیە بێژن دەبەرە ئامێدی پشتی دەبەرەکە جیاییە ساڵانە پێلەکە زۆرە بەفربارینی ئەلڤێدەم دەبەرێت باریدەن یعنی ماوەی دوو ڕۆژانە بە هەر چەندە بەردەوام تیمی ڕامالینا بەفرێ شلایە باژێروانی سنووری قەزا ئامێدیە و ڕێبەبەریا گشتیا ڕێکوپڕا بەردەوام ڕێگەن هاتن و چوونە تایبەتی ڕێگەن گشتی هەوڵ دەدەن بهێنە پاقشکردن و هاتینا پاقشکردن لێ تایبەتی ئەف شەوە یعنی ئەمشین بێژین ڕێگەن سەرەکی بەست گردێژبەر هەندێ یعنی ئاستەنگین هاتنوچوونێ پەیدا بووینە یعنی پشکا هاتنوچوونە قەزا ئامێدی داخوازی شۆفێرات کەن تایبەتی ڤیدەمیدا یعنی هاتنوچوونێ نەکەن ji ber هەندێ بێ ئاستەنگین هاتنوچوونێ پەیدا بن شۆفێری ڕوبەری گرفتên هاتنوچوونێ بن ji ber هەندێ ئەڤەدەمێ دوو ڕۆژانە بەردەوام داخوازی شۆفێرات کەن ئەگەر کارێکی پێتبی نەبیت هاتنوچوونێ نەکەن تایبەتی دەمێ شەوێدا یعنی ئەمشین بێژی جادە هەمی بەستی گرتیە یعنی ئەف شەوە پلێن گەرماتیە گەلک داک هاتنێ یعنی ئاستەنگین هاتنوچوونێ یعنی ئەگەر شوفێر هاتنوچوونێ بکە ڕەنگە یعنی تووشی ڕیدانن هاتنوچوونێ بن ji ber هەندێ یعنی پشکە هاتنوچوونە قەزا ئامێدێژی یعنی داخواز شوفێران کردیە ئەگەر کارێکی پێتبی نەبیت هاتنوچوونێ نەکەن ji ber ku ئەبروکەژی دەمێ سپێدێ شوفێر تووشی ئاستەنگین هاتنوچوونێ بن پشتی هەنگیژی یعنی شێنبێژی باژێروانیان سنووری قەزا ئامێدیە بەردەوام هەوڵ داینە ئەفریا بهێنە بەکردندا بۆ هەندێ شوفێر هاتنوچوونێ پاسایی بکە ئەم شێنبێژین یعنی پشێوەکی گشتی نها ڕێکên سەرەکی تایبەتی ناوبەرە قەزا ئامێدیە بوو سارەتی ناوبەرە ئامێدی و پارێزگەها دووکێ ناوبەرە ئامێدی و بوو سەرسنگکە یعنی ئەف جادە یعنی ئەم شێنبێژین یعنی ئاسانینە هاتنوچوونە شوفێرە یعنی شوفێر نەشێن ئاسانی هاتنوچوونێ بکەن بەڵێ کاکزان دەربارەی سوتەمەنی کاک دڵداریانی لە ئامێدی لەو ناوچانە خەڵک بەچی ماڵەکانی گەرمەکاتەوە و نەوت دابش کراوە وەکۆی پێشەوە وتی لە چۆمان خەڵک پێویستی بەهەش بۆ نۆ بەرمیل نەوتە بێت لە زستانە لە پاییزەوە تا بەهار
بله یاره یعنی سنوری قضا آمیدیا شیمجین دبرکا جایه یعنی سالانه پلکا زورا بفر و بارانه به دورت گری یعنی پلن گرماتی گلک ده نخره یعنی زستانه کا شین بیجین دجوار ریپری دورت بید اف سالادا یعنی هر خیزانه که یک برمیلان گازی سرحات دابش کردن کو 200 لترن گارسینه یعنی خلکی به دوره یعنی گلک ج خیزان به دوره 6 و 7 برمیلن گازی خرج دکن یعنی خیزان سنور قضا آمیدی یعنی به دیوان زیاده درج 200 لتر گاز است بی او سرحات بالا کرد یعنی باشه که زور یا خلکی دبره امشین بیجین یعنی کاغذان امشین قلبی چند جی حوالا کدی بیجیم یعنی نهاجی بردمان هست و ترکیه جی یعنی به دبره دهتا کردن امشین بیجین قلبی حوالی که ئێستا کە تۆ لەگەڵ ئێمەی بردومانیش دەستی پێکرد بالا امشین بیجین دنگکی گلکی بهست یعنی جای کارا بردمان هاتیه کردن دیاره دیجی بفربارین جی بو لفروکن جنگی سوپای ترکیه شین بیجین نهاج دا یعنی روجا بردماش دهتا کرد يعني دنگکی گلکی بهست ساده بسته بالا کاغذان یعنی چنان بابت خدا يعني اف دبره يعني تمشي سرمایه که جوار به دبره دبیت نجبر هنده یعنی نها گلک جخل که به دبره دار برینا سوپین داراب کار اینا نجبه هر چنده برینا دارانج قدغه یعنی نه هل خلک بچ دار برینه لکه باشه که زور خلکی دار برینه جبرکو او برمیلا گازی او سر حوالاتی هاتی دابش کرد ترا پیت وینوانا کرد یعنی بار آبوری خلکی به دوره لاوازه یعنی چه کارگه و کارت تایبتی لاوازه پرانی خلکی به دوره یعنی جارا ور سر دابش کردن موچه یعنی موچه جنها گیرو دبیتن یعنی بار آبوری خلکی گلکی لاوازه جبر هنده یعنی خلک توشی آستانگن یعنی توشی قیران آبوری بوینه توشی وا قیرانا بوینه یعنی داخاز دکن لا یعنی پیولی در تایبتی دوره که و آمیده کو دوره که جایه نخاسم ناحیه کانی ماسه شی بجین حفظ نورد قلب كوريا كردستان يعني شين بيجي نها ناقص بينجا يعني شين بيجي يعني بلين جرماتي جلك هاتي نخره يعني صار ما يكا جلك هاد جوره يعني نهار امس جاده قشتينا يعني تايبتي خلكي سنوره بدبره يعني اگر خلكي او سوبين دارب كارنا اينابن يعني نافا مالين خوش دا يعني صار ما يكا جلك هاد جوار ريبري بدبره بيجبر هنده يعني خلق دا خاص دكت يعني جوازيت قال بدبره بهتا كن يعني جوازي حيات قال دبره ديجبر هنده نواكو دبره اندي اف دبره كجايه يعني صار ما يكا جوار ريبري بدبره يعني يعني بلين گرماتی گلک دا بله کاک دلدار سپاس دەکەم سپاس بۆ دڵدار عارف لە ئامێدی و لەگەڵمان بووی لە کاتی ڕاستە و خۆکە لەگەڵ دڵدار فڕۆکە جەنجەکانی تورکیاش بردومانی تیاگارەکەن وەکو دڵدار وتی بەڕێز کاک حاجی کاروان وێڕای سەختی ڕێگەوبانەکان و بەستنی ڕێگەوبانەکان وێڕایەوە کە ئێمە باسی ئێستا گەرمکردنەوەی ماڵە هەژارەکانەکەینەوە تا بردومانیشمان لەسەر ئەگەر ئێمە هەمومان کۆک نەبین تەبانەبین یەکگرتوو نەبین پێم وایە ئەگەر هەر خەم و خەفەت خۆی خەم و خەفەتەکە بارمان قورسترەکە بەڵکو بێ هیمەت بکەین چیتر بکرێت مەسەلەن چۆن هەڵمەتێکی نیشتیمانی دەست پێ بکرێت مامۆستای ئاینی ڕاگەیاندن وەکوی جەنابەت وتت مەسەلەن داپۆشین نییە بۆ حکوومەت قسە کراوە هەموو کەسێک قسەی کردووە بەڵام ئەوتامە حاڵەکەی کەی بینین خۆ ناکرێت چیتر بە دیار ڕەغبوونەوە یان سەرمابوونی خەڵکەوە دابنیشین کاکزانەجان ئەمە ئەبێ حیسابی ئەو مناڵانە بکەین حیسابی ئەو دایکە بێوەژنە بکەین بەدای مناڵێکەوە حیسابی ئەو باوکە پەکەوتەوە بکەین کە هیچی بۆ ناکرێت حیسابی ئەو کەسە نابینایانە بکەین کە بە سەتەها لەم کوردستانە هەیە دنیای خەڵک هەیە یعنی ئیمکانیاتی نییە نەمەعاشی تا ئێستاکە 150 خەڵک معاشی وەرنەگرتووە طبیعەتی معاش و موچە شوایە ئەگەر خەڵکێک معاشەکەی تاخیر بێ نیوەیەدا بە قەرز و نیوەی بەشی شتی تری ناکا بەڕاستی کەسێک خەڵکی زۆر هەیە کرێچیە خەڵک زۆرێ قەرزارە ئێستاکە ئەم قەیرانە شاتۆ بەسەر ئەمتەن جەنات باش زان پار ئەم وەختە یعنی خەڵک تا حتێک غازی ئەکری لەگەڵ نەوتەکە تۆزێک تێی ئەپەڕاند حاڵەتەکە بەس ئێستاکە ئەو غازش گران بۆ ینی غاز لە ئەوەی کە ئەفرۆشە لە بە 15,000 دینارە ئێستاکە ئەوش دەست ناکەوێت ینی ئەو کەسە توانای ئەو بابەت غازکردنەکەشی نەماوە تا بە سۆبەی غاز خۆی گەرم کات و چکێسە غازەکەش گرانە بەس من ینی پرسیارێکم بۆ دروست بووە یعنی معقولە تۆ دوو پاڵاوگەی گەورە تێ لەم کوردستانە ئەو دوو پاڵاوگەیە عقدیان کرد لەگە حکوومەتی عێراقی ئەوان نەوت و بنزین و گاز و غاز ئەدەنە حکوومەتی عێراقی بە پارە ئێ باشە من تێناگەم بۆ حکوومەتی خۆمان وەکو هەرێم بۆ خۆی عقد ناکە لەگەڵ ئەم دوو پاڵاوگە گەورەیە کە نەوتی ڕەشی بداتێ لە کاتێکە ئەو نەوتە ڕەشە لە ناو کوردستانە ئەستن
یعنی کرێی گواستنەوەشی ناوێت چونکە لە هەموو کوردستان نەوتی ڕەشەیە یعنی تۆ بە تەنکەر بێ بە بۆ ڕیبێ ئەچێتە ناو پاڵاوگەکەوە پارەی کرێی ئەو هاتوچۆیەشی نێرێرە بۆ تورکیا و نازانم بۆ چۆ بینێری یعنی کەواتە تەکلیفەیەکی زۆر ئەکەوێتە سەر حکومت کە ئەم پاڵاوگانە ئەم واجبی کاتە واجب لە سەریان وە گوتم ئێستاکە پاڵاوگەی ینی بۆ نمونە کاریا بازیان یەکی دووسە چاویان هەیە یەک چاویان ئیشەکەگەر ئەمانە ببێتە ئیشکردن نەوتی ڕەشی بدەیتێ بە سیعرێکی وابیداتەوە بەم خەڵکە وەڵڵاهی ئەم ئەزمە و قەیرانە نامێنێ یعنی مشکلەکە لەوە نییە کە بڵێ نییە نەوت ڕەشتت هەیە مەسفاشت هەیە ینی پاڵاوگەشت هەیە بەس پێم بڵێ مشکلەکە لەکوێ ئەگەر بڵێ توانای قودرەی ئینتاجی نێوانیە چونکە قودرەی ئینتاجی ئەو پاڵاوگانە بۆ حکوومەتی عێراقیە نەوت بە 50,000 دینار بفرۆشیە بەڵام لێرە قودرەی ئینتاجی نەبێ ناتوانێت نەوت بپاڵەوێ بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان یعنی من نازانم وەک بڵێ هەستەکەی بەدەستی خۆمان عقوبەی ئەم میلەتی خۆمانە دێن بەڵام وتمان ئەمە جەنابش متفیق بووین جارێ من تو ئەمە لێگەڕێن حکومت بۆ کوردیەکە حواڵەی خوای بکەین میلەتیش نابێت لەمە بێدەنگ بێ بەڵام پرسیارەکە لەمەیە بۆ ئێمەی خێرخواز و پارەدار و خەڵکێکی قیامەتویست و لایەنی ئینسانیشمانە بێ ئەم خەڵکە فەقیرە ئێمە نەبین بە سەبەبی معاناتی کە من بتوانم من لە توانام هەیە یەک بەرمیلە نەوت دابین بکەم بۆ دوو عائیلە یەکی نیو بەرمیلیان ئەدەمێ کامە بۆ خەی شش جدیکاناکە فترێکی باشەکە من بۆ ئەمەنەکەم دەوڵەمەندێکی تر ئەتوانێت ئیمکانیاتی زۆر باشی هەیە بۆ 100 عائیلە نەوت دابین بکە بۆچی نایکە ینی ئێستاکە فرسەتێکە ینی ئەمە بەڕاستی واجبی سەرشانمانە لەم کاتەیە هەندێک جار خێر و سەدەقە کاکزانە خێرکردن ئەبێ بە واجب لە هەندێک حاڵەتا وەکو ئێستا یعنی ئێستا کە من ئەزانم خەڵکێک بێنەوتە لەسەرما وا هەڵە قەرسێ بۆ ئەم عائیلە فەقیرە بۆ من نەوتی نەدەمێت لە کاتێکا من ئیمکانیاتمەیە ینی من یەک حەدیثێک لە باسەکەم خی گەورە لە حەدیثی قودسیە گلەی لە من و تۆ کات ئەفەرمێ من برسی بووم بۆ نانت نەدا پێم ئەو شەڵێ خوایان تۆ چۆن برسیتە بێت تۆ خۆی فەرمێ نازانی فڵان کەس برسی بوو ئەگەر نانت بدایە پێی ئەددا بە من فڵان کەس توینی بوو بۆ ئاود نەدا پێی ئەگەر ئاو بدا پێی ئەددا بە من ئەیدە باشە ئەمان حاڵەتە ینی خۆ برسێتەکە باس لە نان خواردنەکە نییە ئێستا مامان پرسیارکە بۆ فڵان کەس نەوتی نەبوو تۆ ئەتوانی نەوتی بۆ بکڕی بۆ نەتدا پێی ئەمە بابەتێک کە بەڕاستی ینی عیلاقی بەلایەنی ئینسانیمان ئەخلاقیمان ئیمانیمان ئیسلامەتیمانەیە نابێ ئێمە ئەوە بخینە پێش چامان بڵێ وڵا حکومەتی جناکە و منیشی جناکەم ئیتر ئەو کاتە من و ینی تۆی باش لەگەڵ منی خراپە فەرقمان نابێ بۆیە ئەبێ بەڕاستی هەمومان هەوڵ بدەین لە دەوروبەری خۆمان بتوانین ینی بزانین چێ دەست پاکە چێ ئەتوانێت خەڵک کۆکاتەوە یان فەقیر و هەژار لە چۆ هەیە بە وسکتی ناوێن ئەنووسین کاکە جامبڕە لە فڵان شوێن نەود وەربگرە ینی ئێمە خۆمان وامان کرۆ کاکزانە بۆ نمونە تەنکەرێکمان حازر کرۆ چوینە ماڵەکان ئەوانی کە زۆر نەبوونن یەتیمن یەکی کارتمان داوە پێیان دوایی لەگەڵ تەنکەرەکەی ڕێککەوتین چۆتە ئەو گەڕەکەنی و بەرمیدی خۆیان هێناوە پڕمان کردوێتەوە ینی من خۆزگە تەمەنامە کردوان بکردایە یعنی لەم بینەیەکێک لەو شەریکانە بە ناوشی بێنن طبیعی ئینسانەگەر ناوی کەسەکە بێن شەریکەی قەیوان بۆ نمونە بەمێت 150 عائیلەم بۆ کۆکەوت لە چەمچەماڵ دەوەڵی 150 بۆ کۆکردی ئێساکە 150 عائیلە بەم سەرمایە لەناو چۆنەڵی سۆبەیان ئیشەکە و گەرم بوونەتەوە دەی باشە با 4 شەریکەی تر دە کۆمپانیای تر وەکو ئەوانیش ئەو بکەن ینی عینەن هەمان هەڵمەت بکەن چەند کۆمپانیا و چەند شەریکایە کە لە کاتێکە هیچی لە 190 زەریبە بەم حکومەتە نادەن بۆچی ئەوان ئەمە ناکەن بەڕاستی بەڵێ کا حاجی مەسەلەن ئێمە ئەگەر بمانەوێت مەسەلەن تەنانەت مەسەلەن منێکی ڕۆژنامەنووس بە ڕێزت وەکو بانخوازێک مەسەلەن کەسێکی ترکە شتێک لە خۆی زیادە ئەگەر بە چاوی ویژدانەوە ینی جارێکی تر بەڕاستی لەبەر کۆمنت و قسەی کۆمەڵی خەڵکەوە تەکی دەکەمەواز لە حکوومەت بێنین نەیهێڵین خەڵک لەسەرما هەڵ بلەرزێ ئەتوانین تەختی ئەو بابەتە بکەین و بە دڵێکی مرتاح بخەوین لە ماڵەکانمانیان دابنیشین لە ماڵەکانمان بڵین ئێمە توانیمان ماڵی تریش گەرم بکەینەوە ینی ئەتوانین ئەوە بکەین هەژار نەهێڵین یان بابەتەکە لە ئێمە گەورەترە کاکزانە باوەڕکە ئەتوانین چونکە بە پێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثەکە قودسیە خوای گەورە بە حەزرەتی موسا فەرمی یا موسا با ئەو خەڵکانەی پارەدارن و پارەدارم کردوون بزانن ئەو پارێم داوە پێیان ئەوەی کە زیادە لە خۆیان هی خەڵکی فەقیرە وازحە دوام لە فەرمودێک ترە فەرمەیە ئیماندار نییە ئەگەر خۆی تێر بێ و جیرانەکەی برسی بێ دەی باشە هەمووی لەسەرم ئاستە بیر بکەینەوە یعنی جیرانی نزیک جیرانی دوور جیرانی خزم ئەوانەی کە لێت نزیکن هەر یەکە و باش خۆ ینی باشم پرسیارەکەم مرج نییە لە گەڕێکێکە 100 ماڵی تابێ هەر 100 فەقیر بێ مستحیل ینی مەگەر بڵێم چی لە کاتێکە ئەگەر گەڕێکێکی جوابێ خۆ گەڕێکێکی تر هەیە زۆر ئیمکانیاتیان باشە ئاگیان لەو 100 عائیلە بێ لەو گەڕەکە فەقیرن
کاک زانە ینی بەڕاستی ئەگەر جەردێ بە ویژدانانە بکەین خەڵکی پارەدار و دەوڵەمەند و ملیاردێر و ملیۆنێرەکان زۆرترن لە خەڵکە فەقیرەکە. خەڵکی طبقەی وەسات کە معاشی بینی 500,000 400 مەسەرن ئیشیەکەکە مانگی 600 لەوانەیە پێویستی بەوە نەبێ من و تۆ بچین بەرمێنەوەتی بۆکردین ئیشی پێ بەڵام هیچ جنۆبی ئەمری خۆی تەرتیب کردووە بەڵام ئەوانەی لە خوار 300,000 بە خوارەوەن ئیمکانیاتیان نییە بێوە ژنن مەسەرەن کرێت چین پەککەوتن ئەمانە بەڕاستی زۆر نین بەڕاستی زۆر نین مەسەن من یەک ئەحسایەکت دەبێت بۆ نمونە یعنی من لە دەڤەری چەمچەماڵ بازیان تەکیە ئەو منتەقەویم کۆکرێتەوە نەگەیشتۆ 300 عائلەی بێباوکی یەتیم بۆ نمون مەسەرەن لە هەولێر باربوونە 3000 عائلە بێ لە ناو سلێمانی هەمووی ئەوەی مەژماردومانە نزیکەی ئەوپەری 3000 عائلەی بێباوکەیە بە ژنی پێشمەرگەشەوە بە ژنی شەهیدی پێشمەرگەشەوە باشە 3000 عائلە بە لە ئاستی سلێمانی کە ملیۆنی خەڵکە بێگەر هیچ نەبێ بۆ ملیۆنی نیوەکشە بێ کەمە معقول نییە نەتوانین ئەوان بۆنیکە چەند خاوەن پێداویستی تایبەت هەیە چەند نابینا هەیە زۆر کەمن چەند کورتە باڵا هەیە یعنی ئەمانە بەڕاستی لە ئاستی خەڵکەکەیە کەمترن بەعکسەوە پارەدار و دەوڵەمەندەکە زۆرترن لە ئاستی خەڵکە فەقیرەکە و ئەتوانن یارمەتیان بدەن مامۆستا ئەوانە هەمووی لای بەڕێزت ینی مەسەلەن جەردکراون لای بەڕێزت معلومن مەسەلەن ئەگەر کەسێک خێرخوازێک بێوێت بۆ نمونە دوای و بەرنامەی پەیوەندی بە جەنابتەوە بکە بتوانن بە خێرایی ماڵی بۆ دەستنیشانکەی خەڵکی بۆ دەستنیشانکەی بتوانێت هاوکاریەکانیان بگێنە ئەوێ مەسەلەن نەوت بگێنە ئەوێ و لانی کەم لە شۆ ساردەیە خەڵک ماڵێک گەرم کاتەوە وڵی کاک زانەجان ئەلحەمدە لە پێنجێنەوە هەتاک و کفری و تا زاخۆش هەر دەوڵەمەندێک ئەوە حەزەکەی وەرە من و تۆ بین بە لە جنە باشە ئێستا من و تۆ وا قساکەین وعد بێ من و ئەم کاکزانێ لەسەر ئەم شاشەیە ببین بە لە جنە کێشتان پێ باشە لە هەر شوێنێک هەر دەوڵەمەندێک لەو سەری ئیبراهیم خەلیلەوە هەتا ئەو سەری کفری تا ئەچیتەوە بۆ پێنج جوێن هەر شوێنێکتان پێویستە لە دەروی کوردستان هەر دەوڵەمەندێک ئەلێرە بێ بەس بڵێ من ئەوەندە عائیلەم ئەوێ نەفەری خۆی بنێرێت چ بێباوکی ئەوێ بۆی کۆکەینەوە خاوەن پێداویستی تایبەتی بۆ کۆکەنەوە ئەوانەی کە ناسیەکەن لەسەر جادەکان سەر جادە پاکەن و بۆ کۆکەنەوە نابینایەنەوە بەسەر چاوان هەر تەبقەیەکەن کاکزانە ئێستاکە کەس نییە جەرد نەکرابێ و کەس نەزانێ فەقیر لەکوێیە و چ تەبقەیەک زۆر پێویستی پێە لەبەرەوە من بە تەسەوری من دەوڵەمەند و پارەدار و خێرخواست لەسەر ئەوە پەکی نەکەوتووە کە خەڵکە فەقیر و هەژارەکە نەدۆزێتەوە ڕاستە خۆی لەوانێ بۆی نەدۆزرێتەوە بەڵام خەڵکانی وەکو من و تۆ یان هەر ڕێکخراوێکی تر هەیە لەم کوردستانە بۆی ئەدۆزێتەوە ئەیخاتە بەرچاوی و یارمەتیشی ئەدا یعنی ئەوە ئیشی ئەوانە بەڕاستی من دوێنێ گەنجێک هاتووە بەلام یەک گەنج 10 ملیۆن دیناری هێناوە وتی مامۆستا ئەو 10 ملیۆنە حەزەکەم بدەی بە نەوت بۆ 100 عائلەی فەقیر حیسابمان کردو ئەگەر هیچ نەبێ نیو بەرمیل نەوت زیاتر ئەکا باشە گەنجێک بتوانێت 10 ملیۆن دینار بێنێ بتوانێت 100 عائلەی بێباوک تاوان بە ژنە شەهیدیشەوە ئەم 100 عائلەیە گەرم کاتەوە بۆ خەڵکی تر ناتوانێت لە کاتێکە ئەم گەنجە من بیناسم بۆ نمونە ڕاستە پارەدارە بەڵام ئەوەش نییە بڵێ 100 ملیۆن دلار و ئەم بابەتانەیە بەڵام ئیمکانیاتی خۆی ئەوەندەی توانە هەبووە دەی خەڵکێکی ترمان هەیە وەگوتم لەم کوردستانە خەڵکی دەوڵەمەندی بەقوت یعنی پارەداری قورس هەیە بەڕاستی پەکی لەبەرەوە نەکەوتووە کە نازانێ فەقیر لەکوێ هەیە و بێباو کێ ئەیناسێ و خەڵکی خاوەن پێداویستی محتیاجە لەکوێ بەعکسەوە تەنها ئەوەندەی ئەو بڕیاری نەداوە بیکە من یەقینم بڕیار بدات لەوانەیە نەجاتدانی ئینسانێک لەم سەرمایە لە فەقیر و هەژارێک بەتەمی و بچی بێنە بێچاوی خۆت دایکێکی بێوەژن لەگەڵ مناڵەکانی لە غورفەیەکە بەبێ سۆبە و بەبێ گەرمادا بنیشێ ئاخر چ ویژدانی ئەمە قبوڵەکات کە من لە ماڵەوە پارەشم هەیە ئەتوانم یارمەتی بدەم کاکە هەمووی مەدەرێ بۆ نمونە تۆ ملیۆنێری کاکە 100,000 دلار بدە هیچ نەبێ بۆ دەعائیلە تۆ لەو ئەزمێ نەجاتدا بەڕاستی وێ من تەمەنا ئەەکەم ئەو خەڵکە خێرخوازە بانای خۆیان بە کاکە خۆیان بچن گەڕێک بە گەڕە بگەڕێن ماڵمان بگەڕێن کاکە بچن لای مامۆستای مزگەوت کە بڵێ مامۆستا لەم گەڕەکەی تۆیە چەند فەقیری هەیە بە معنای کەلیمە فەقیر بێ ناوەکەمان دەرێ بەبێ ئەوەی ئەو بزانێ ئێست بینە تۆ خۆ ڕقەمەکەی بڵێ کاکە گیان بڕۆ فڵان شوێن بەرمیلێ نەوت بەرە دەبزانە ئەچیانە بەبێ ئەوەی کەسیش بزانێ لەبەرەوە وەسایلی خێرکردن زۆرە مەرجنیە ئیلا لە ڕێی من و تۆ بێت بەڵێ کاک حاجی کاروان دڵنیای ئێستا ئەم شەو کە من و تۆ بەرنامەی تیاکەین مەسەلەن ماڵ هەبێت خەڵک هەبێت منداڵ هەبێت هەڵ لەرزێ لە سەرما وڵی کاکزانە ئەوەی ئەوەی بکە من لە ناو فەقیر و هەژارم بە تایبەتی تەبقەی بێباوک ئەرە وەڵی نەگەرەوەش خوا ئەزانێ یعنی خەڵکێکی زۆر لەوەی کە تۆ تەسەورێکی زۆر خراپترە
یعنی لەکوێی بوو کاکزانەوە بەس پێم بڵێ ینی تۆ بێنە یەکێ ینی من پێرێ ژنێکی ژنە شەهیدە معاشی لەبەرەوەی باوکو دایکی پیاوەکەی بازیە پارەکەی بن 350,000 وەرەگرێ بەس کرێکەی 300,000 یەک سەرچاوی دارایی تری نییە 4 مناڵی هەیە وەرە بەس پێم بڵێ ئەمە نەوت لەکۆ بکڕێ ئەرێ کاکە پارە بۆ مەکتەب دابینکە ئەرێ بۆ خواردنی دابینکە ئەرێ بۆ کرێخانووی دابینکە بۆ نەخۆشی دابین بکە وەرە بەس پێم بڵێ ینی چی بکات لەم حاڵەتە چی بکات نییە کاکزانە بەڵام کاک حاجی ئەمە بەڵێ بەڵێ ببوورە دوا سەرنجە دوا پەیامەت بۆ خەڵکی کوردستان بۆ کاکزانە ینی ئێستا فرسەتێکە بۆ ئەم خەڵکی کوردستانە لای خۆیانەوە یعنی وە گوتم جیرانەکان لەگەڵ یەک عائیلەکان ینی خێزانەکان لە ناویەکە گەڕەکەکان لە ناویەکە ئەو دەوڵەمەندانە کاکە خۆت بۆت ناکرێ وە گوتم لەڕێی ئێمە لەڕێی هەر کەسێکی تر بڵێ کاکە ئەوەندە عائیلم بۆ کۆکەرەوە بۆەوەی نەوتیان بدەمێ ئێستاکە زەرورترین شت لەم سەرمایە نەوتە لەبەرەوە ئێمە ئەتوانین ئەم حاڵەتە بکەین خەڵکێکی تر ئەتوانێت بیکات باشترین فرسەتە یەقینتان بێ ڕزگارکردنی عائیلەیەک لەو سەرمایە ئەبێتە مای ڕزگارکردنی خۆمان لەم معانات و ناڕەحەتی و ناخۆشیی کە تیاین یعنی تۆ جەنابەت بینیت ئەو هەڵمەتەی خەڵکی کوردستان کردی بۆ خەڵکی بۆ خلافاوەکەی هەولێر بەڕاستی جێی ئیعجاب بوو جێی تەقدیر بوو خەڵکێک ئەڵقەی پەنجەی خۆی هێناوە مناڵێک 250 دیناری ڕۆژانەی خۆی هێناوە یعنی ئەمە بەڕاستی پێویستی بەوەیە کە هیمەتێ بکەین غیرەتێ بدەینە بەر خۆمان ئەو پارێکە لە جیرفانمانە یا هەمانە هەمووی خۆمان نییە بەڵکو خوای گەورە لای ئێمە دایناوە بۆ ئەوەی بتوانین دڵی خەڵکی فەقیر و هەژاری پێخۆشکەین ئینشاءڵڵا بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز حاجی کاروان بانخواز و خێرخواز سپاس بۆ بەڕێستان کاک حاجی کاروان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەڵبەتە ئەمەوێت لە کۆتاییەکانی پانۆرامایە بچمە لای وڵات حەسەن لە برادۆست هیچ مەنتیقەیەکی ساردە و بزانین کام ڕێگاکانی گیراوە لەوێ سوتەمەنیە خەڵک چۆن ماڵەکانی گەرمەکاتەوە سۆرە وڵات زۆر بە خێرایی پێم بڵێ سپاس دەکەم بەڵێ کاکزانە تا بەهۆی بەفربارینەی چەند ڕۆژێکە ڕووی لە هەرێمی کوردستان کردو بە تایبەتی سنووری برادۆست زیاتر لە 6 سانتیم بەفر لە سنووری برادۆست باریوە ئێستا لە ئەم شەوەشەوە بەهۆی ئەو نزمبوونەوەی پلەی گەرمە ئێستا ناقیس شەشە لە سنووری برادۆست و زیاتر لە 2 ساعتیشە کارەبای نیشتیمانی لە سنووری برادۆست نییە و هەروەها هاوڵاتیان لە مانگیدەوە لە تەواوی سنووری برادۆرمینەوە بەسەر هاوڵاتیان و گونشینانی سنووری برادۆست دابش کراوە ئەم پێدانی نەوتی سپی لە سنووری برادۆست یەک بەرمیلنەوت بەسەر خەڵکی هەژار و خەڵکی ئەو ناوچەیە تەنها باوی بەشی 10 ڕۆژیان دەکات ینی نەوتی سپی ئەوەی کە حکومەت سنووری برادۆست و ناوچەکانی تر بە یەک چاو تەماشاکات ئەوە ئاکات کە هاوڵاتیان پەنا بەنەبەر ژینگە و دارستانەکانی سنووری برادۆست بۆ ئەوەی خۆیان لە ساردی سەرمای وەرزی زستان بپارێزن پەنا دەبەنە بەر ژینگە و دارستانەکانی ئەو ناوچێ و ژینگە و دارستانەکان تێک دەدەن و داری تەر ئەبرن لەبەر ئەوەی حکومەت تەنها یەک بەرمیلنەوت بەسەر خەڵکی هەژار و دانیشتوانی ئەو ناوچێدا بەش دەکات ئەو بەرمیلنەوتی حکومەت بەسەر خەڵکی ئەو ناوچێدا بەش دەکات تەنها بەشی 10 ڕۆژیان دەکات لەبەر ئەوەی لە سنووری برادۆست وەرزی زستان جاری وهەیە لە مانگی دەوە دەست پێ ئەکات تا مانگی 4 بەردەوام دەبێت زیاتر لە 6 مانگ وەرزی زستان لە سنووری برادۆست خەڵکی ئەو ناوچەیە بەهۆی ئەوەی ناوچەیەکە ناوچەیەکی شاخاویە خەڵک پێویستیان بە ئامێری گەرمکەرەوە هەیە ئەم شەوکە لە سنووری برادۆستش پلەکانی گەرمە ناقیس 6 2 ساعت بەر لە ئێستا 2 ساعت زیاترە کارەبای نیشتیمانی بەسەر هاوڵاتیان و خەڵکی ئەو ناوچەیە بەسراوەتاوەکو ئێستا نەهاتوتەوە یعنی هاوڵاتیان لەو ناوچەیەکە یەک بەرمینەوتشیان پێدراوە لەلایەن حکومەت تەنها بەشی 10 ڕۆژیان دەکات ئەوەش واکات کە خەڵک ڕوو بکەتە ژینگە و دارستانەکان و بەنا ببەنە بەر داری تار ببڕن و لۆ ئەوەی خۆیان لەوە سەرمای وەرزی زستان لە سنووری برادۆست بپارێزن چونکە سنووری برادۆست جیاواز لە هەم ناوچەکانی تر گوند هەیە لەو ناوچەیە لە مانگینەوە پێویستیان بە ئامێری گەرمکەرەوە لە مانگیدەوە هەیە ئامێرەکانی گەرمکەرەوە وڵات ببوورە کاک وڵات ڕێگەی سیدەکان سۆران هەیە ئێستا ڕێگای نێوان سۆران برادۆست بەهۆی هەبوونی بەسەڵکێکی زۆر بە تەواوەتی داخراوە هیچ جوڵەیەک لەو ڕێگایەدا نییە شۆفێران ناتوانن
بەهۆی بەسەڵکێکی زۆرەوە هاتوچۆ بەم ڕێگایەدا بکرد. بەڵێ سوپاس بۆ وڵات حەسەن پامێری کورسات نیوز لە دەڤەری برادۆ سوپاس بۆ تۆ. بینەرانی خۆشەویست لەگەڵ بارینی ئەو بەفر و سەرمایە هەم لە ڕێگەی پامێرەکانمان بۆ زانیاری هەم لە ڕێگەی و گفتوگوۆیە لەگەڵ بەڕێز حاجی کاروان باسمان لە سارد و سەرما و گەرمکردنەوەی ماڵاژارەکان کرد بە هیوام هەمومان بتوانین ینی کەم لە بەرخاتری خوای گەورە هەرێکەمان بە پێی توانای خۆمان ماڵێک گەرم بکەین. ئێمە لەگەڵ هاوکاران پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.